لەگەڵ پاکیزە خانمین کە ژنێکی قەیمی سلێمانیە و چەندین بەسەرهاتی ئازایەتی و دەستڕەنگینی و لێوەشاوەی ژنان باس دەکەین. ژنانیش ڕۆڵیان هەبووە جانەکەم کە پیاویان چۆتە سیاسەتەوە و ئیتر تێوە گلاوە. ژنەکانیش مناڵیان بەخێو کردووە، هیوایان هەبووە کە پیاوەکەی ڕۆشتۆتە شاخ دانیشتۆ مەکینەیەکی کڕێوە درومانی کردووە. ئەوە ڕۆڵێکی چاکی هەبووە مەردایەتیە، ئەوە سوار چاچیە، مناڵەکانی پێ بەخێو کردووە. یان بەعزێ کەس هەیە کە ئیمکانیەتێکی نەبوو بێ چۆنانی بۆ ماڕان کردووە، جلی بۆ ماڕان شتۆ هیچ بەعیبەی نەزانیوە، بۆی مناڵەکانی نەفەوتێن مەکتەبیشی پێکردوون، بەخێویشی کردوون. یارمەتی زۆری پیاوانیان ناوە ژنان، ژنانیش بەشێکن لە پیاوان. ئەوسا بەرنامەی خواردنیان هەبوو، خۆ فەقیر نەبوو، فەقیر و دەوڵەمەنێ فەرق نەئەکردووە، جیاوازی نەبوو، هەمووەکو یەک هاتوچۆیان کرد. ئیستا ڕێگەر لە مستەوای خۆمانە بێ هاتوچۆی ناکەم، من گوێم لەم شتانە زۆر بووە. ئەنیشتن بەرنمەیان هەبوو لە شەممەوە بۆ پێنجشەمە، هەموو ماڵێک لەم شارە بەس پێنجشەمە چێشت و گۆشتی هەبووە. دوو دیزەی گەورەش قاورمەیان هەبووە لە ژوورەوە، برینەیان بووە بۆ تەندروستی خۆیان. ئەم برنجیان نەخواردۆ ئەوە ئەم خەڵکە تووشی ئەم هەموو دەردومەینە تێ بکە. اینجا بەرنمەیان هەبووە، شەوچەرەیان هەبووە، زۆرتری میوەیان نەخواردووە، گوێز و باس و قومێ و ژوونۆک و ئەمانە بۆ شەوچەرە دایان ناوە. هەر ئێوارەی لە هاتووە هەر ماڵێک ئەوسا کارەبا نەبووە، یعنی من کە مناڵ بووم کارەبا نەبوو، دوایی کارەبا هات. چایکی بچووکیان هەبوو پیانە و فانۆزیان کرد بە دەستی و ڕێکەیان بۆ ڕووناکاتەوە، بە پێچی حەو کۆڕاناچوون بۆ لای خزمەکەیان، دراوسێکەیان، هاوڕێکەیان بە میوانیە تانی وەشەو لەوێ بوون. لەگەڵ سیرکردنی وێنەکانی ناو ئەلبومی یادگاریەکانی پاکیزە خانم دەگەینە ئەو ڕاستیەی کە ژنانی سلێمانی هەمیشە پێشەنگ و دیار و چالاک بوون و شان بە شانی پیاوان ئامادەیان هەبووە. ئیستە تەکنەلۆجیا هات هەمووی بۆ بەم ئامێرە ئەچی پرسەیە گەبێت، ئەوسا کە پرسەیە گەبوو ژنان هەمووی کۆ ئەبوونەوە 3 ڕۆژ ئەچوون بۆ ئەم ماڕە بۆ ئەوەی دڵنەواییان بکەن، بۆ ئیتۆزە سەبووریان بێهی ئەو خەمەیان. ئەگەر خۆشیەکیشیان بووە یاخوا هەموو کەسێ خۆشی بێ، ئەمانە لە چوارشەمەوە خۆیان حازرە کرد شایی گەورە بچن بۆ شایی، هەمووانیان بانگە کرد. زۆر کلتورێکی جوانیان هەبوو، زۆر بەرنمەیەکی چاکیان هەبوو. ئەوەی بە بیری من بێت هاوکاری ژن بە عەقلی تۆ ئەبێت چی بوو بێ بۆ پیاو، لەوە زیاتر کە مناڵی بەخێو کردووە، کە ماڵی بردۆ بەڕێوە، کە ئەوەی پیاوەکە ویستێتی هەمووی حازر بووە، مناڵەکانی بە تەندروست پەروەردە کردووە. ئەمە بایی هەمووی بووە کە گەنج بووم. هەرچی شتێ لەم شاری سلەیمانیا کرا بێ، تەمسیلی بێ، شانۆگەری بێ، بە پارە بوو بێ، بێ پارە بوو بێ، من یەکەم کەس لەوێ حازر بووم، چونکە زۆرم حەز لە هونەر بووە. دانیشتوم، بەڵام ئیستا نایکات، یان ئەوسا بوو هەمووی لەگەڵ ماڕە خەزوور دانیشتووە، دڵی یەکیشان ڕاگرتووە و ساردیش بۆ لە بەینیاناو، بەڵام لێبوردنیش زۆر بووە. ئێستا کەس لە کەس نابوو لێ. ژنی ئەوسا و ژنی ئیستا بینی عەرز و ئاسمانیان فەرقە. ئەوەش سەرچینارە. ئەگەر لە رابردودا ژنانی سلێمانی لە دیوەخان و مەقام و چالاکیە سیاسیەکاندا ئامادەیان هەبوو بێت و بەشدار بوو بێتن، ڕاوێژیان پێکرابێت، ئەوە ئێستا زۆرن ئەو ژنانەی لە جومگەکانی ژیاندا نەک ڕاوێژ بەڵکو و بڕیار بەدەستن و کۆمەڵگە بەڕێوە دەبن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.